وا بڕیارە ئەمڕۆ هەتا سیدا هەفتەی داماڵینی چەک لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدا کە لە ماوەکانی ڕابردوشتا چەندین هەڵمەتی دیکە بۆ داماڵینی چێکی بێمۆڵەت لە هاوڵەتیان بەڕێوە چووە. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز باڵان بۆ محەممەد جێگری لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمانی کوردستان سوودی بەیانی پرسات نیوز میوانە. کاک باڵان بۆ سپاس بۆ ئامادەبوونیت بە خێراتی. بەڵێ کاک باڵان بۆ ئامانج لە دیاریکردنی هەفتەیەک بۆ داماڵینی چەک لە هەرێمی کوردستان و لەلایەن نەتەوەی گرتوەکانی شەوکە ئەم ڕێکارە جێبەجێ دەکرێت ئامانج لێ چییە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دیارە ئێمە ئەگەر بینە سەر باسکردنی یاسای چەکیان ئەو هەڵمەتەی کە وەزارەتی ناوخۆ بڵاوی کردوێتەوە بە ناوی هەفتەی داماڵینی چەک ئەمە لە ژێر ڕۆشنایی یاسای ژمارە 2 ساڵی 2022 کە ئەم یاسایە لە ساڵی 2022 لە 28 چوار لە وەقایعی کوردستان بڵاوکراوەتەوە. ئێمە پێشەم یاسایەکی کەمان هەبوو بە ناوی یاسای ژمارە 16 ساڵی 1993 هەتوانین بڵین وا بە زەرورزانرا کە یاسای ژمارە 16 هەموار بکرێتەوە بەم یاسای ژمارە 2 ساڵی 2022. ئەم هەڵمەتە توانم بڵێم بە گشتی لەبەر ئەوەیە کە ئێمە خۆمان ئەزانین بەداخەوە ئێستا چەکێکی بێمۆڵەتی زۆر لە ناو بازارەکاندا هەیە، هەرچەنە هاوڵاتیانش لەلایەنە، بەس ئەو چەکانەی کە توانین بڵێن ئەوانەی کە هاوڵاتیان پێویستیانە بۆ یعنی ئەو مەبەستانەی کە خۆیان بەلایەنەوە گرنگیان بۆ پارێزگاریکردنە لە خۆیان زۆر کەمترە لەو چەکانەی کە ئێستا لە ناو بازارەکانە کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێ، هەروەکو بەڕێزیشتان و بینەرانیش ئاگادارن کە لەم هەفتەی پێشوە کۆمەڵێک ڕۆشتبوون لە بازار چەکی و جلی ئەسکەریان کڕی بوو هاوڵاتیکیان لە ناو شاری سلێمانیا فران بوو. سوپاس بۆ هێزەکانی ئاسایش کە توانیان گیانی ئەو هاوڵاتی ڕزگارکەن. ئەمە ئەتوانم بڵێم یەکێکە لەو نمونانەی کە زۆر گرنگە چەکی بێمۆڵەت دابماڵرێت و ئەو کەسانشی کە پێویستیان بە چەکە لە یاساکە جێگەی کراوەتەوە کە لەکوێ ئەتوانن چەکیان دەست بکەوێ. ینی گرنگی ئەم هەڵمەتە یعنی ئەتوانم بێ بڵێم بە بایەخەوە بێ سیر بکرێت و بێ هاوڵاتیانیش پشتگیری ئەمە بکەن و هێزەکانی ئاسایش و ناوخۆش بە بەرپرسیارانەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانە بکەن و لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە چەکیان لەلایە بزان ئایا چەکەکانیان بە مۆڵەتیان بێ مۆڵەت. باشە کاک باڵام بۆ تۆ ئاماژە بۆ شتێکی گرنگ کرد، ینی ئەو ڕێکارانەی کە ئەژیرێتە بەر لە کاتی هەڵمەتەکانی چەک داماڵینە، ئەنی شێک لەو ڕێکارانە ئەوەیە کە بازگە دروستەکرێەوە لێوە پشکنی نەکرێ بۆ بڵین ئۆتۆمبیلی هاوڵاتیان یاخود داوایان لێکەن ئەگەر چەکی بێمۆڵەتیان پێبێ. بەڵام لەگەڵەوە تۆ باس لەواکی کە لە بازارەکانە ئێستا یعنی چەک مامەڵی پێوەکرێ، تەنانەت ئەو هەڵمەتەی پێشووتریش ئەو شوێنانی کە چەکی تیا فرۆشرا تا ڕادەیەک کۆنتترۆل کرا و داخرا. ینی پێت وایە میکانیزمێکی نوێتر بگیرێتە بەر بۆی کە بتوانێت داماڵینی چەک یاخود کۆنتترۆلکردنی چەکی بۆ بێمۆڵەت لە هەرێمی کوردستان بکرێ؟ بە دڵنیاییەوە ئێستا ئەگەر سیر بکەین خۆی سزا گرنگترین بابەتە بۆ ئەوەی کە تۆ بتوانم بڵێم یاساکەوەکو خۆی جێبەجێ بکرێ. ئەوەی کە لەم یاسای ژمارە 2 ساڵی 2022 دا هاتووە سزاکان قرس کراون لەسەر ئەو کەسانی کە چەکی ئاگرینی بە مۆڵەتیان لاوێ یان قاچاقچێتی پێوە بکەن یان دەستداری بکەن یان هەڵی بگرن و بە هەمان شێوە بۆ چەکی جەنگی ینی سزاکە بووە بە 10 ساڵ. لەبەرەوە ئەمە یعنی ئەتوانم بڵێم وای لێ دێت کە خەڵک سڵ لەم بابەتە بکاتەوە، خەڵک یعنی ترسیە بێ پێشتر لەوانەیە کابرا چەکەکەی بە دەستەوە گیرا بێ بەس چەکەکەی مسادەرە کراوە یان لەوانەیە قەرامەیەکی کەم بکرێ. ئێستا سزاکە زیاتر کراوە، کە سزاکەش زیاتر کراوە ئەو کاتە توانم بڵێم خەڵک سڵمینەوەی زیاتری لەم بابەتە بێ. لەم یاسای ژمارە 2 ساڵی 2022 دا توانم بڵێم 4 جۆر مۆڵەت دیاری کراوە. یەکێکیان لەوانە مۆڵەتی دەستداریکردنی چەکی ئاگرینە، یەکێکیان مۆڵەتی هەڵگرتنی چەکی ئاگرینە، یەکێکیان مۆڵەتی کردنەوەی شوێنی کڕین و فرۆشتنی چەکی ئاگرینە و یەکێکی کەشیان کردنەوەی شوێنی چاکردنی چەکی ئاگرینە. لەبەرەوە ئەگەر پێم وایە ئەم بابەتەش یعنی ئەم مۆڵەتانەش پەلە بکرێ لەوەی کە بە هاوڵاتیان بدرێ، ئەو کاتە هاوڵاتیان ئەوەی کە ئێستا چەکێکی لەلایە نازانێت لەکوێ ساغی بکاتەوە یان نازانێت چی لێ بکات، ئەتوانێت لەم شوێنی کڕین و فرۆشتنی چەکانە بە هەمان شێوە. و لە ڕێنمایی حکومەتی بڵین وەزارەتی ناوخۆ
لە ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2022 دەرکردووە بۆ ئەم یاسای ژمارە 2 ساڵی 2022 لەم ڕێنمایە ئەوە دیاری کراوەکە 12 لیژنە لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان و قەزاکان دروست ئەکرێ بۆ وەرگرتنەوەی ئەو چەکە بڵین جەنگیانە یعنی ئەو چەکانی کە چەکی بڵین ئاسایی ناکە لە لای هاوڵاتیانە ئەو چەکانی کە قورس و مامناوەندەکان ئەمانە لەم بنکانە تەسلیم ئەکرێتەوە و چل بنکەی کەش دیاری ئەکرێ لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگا و ئیدارە سربەخۆکان و ئەم جێگانە بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە چەکی ئاگرینیان لەلایە بڕن چەکەکانیان لەم جێگانە ناونووسکەن بۆ ئەوەی دوایی بە پێی حکمی ئەم یاسایە ئەوەی کە شمولی ئەوە ئەکا مۆڵەتی هەڵگرتنی چەکی پێ بدرێ ئەوەشی کە شمولی مۆڵەتی هەڵگرتنی چەک ناکە ئەو کاتە چەکەکەی لە بەرژەوەندی خاوەنەکەی ئەفرۆشتێتەوە یعنی ئەو کەسە کە چەکەکە لەو شوێنانە تۆمار ئەکا دوایی 8 لیژنە دروستەکرێ بۆ ئەوەی کە بزانێ ئەو خەڵکانەی کە چەکیان لابووە و تۆماریان کردوون کێ پێویستی بەوەیە کە چەکی لەلابێ و مۆڵەتی پێ بدرێ و ئەوانەشی کە چەکیان لەلابوو تۆماریان کردووە مۆڵەتیان پێ نەدراوە ئەو کاتە پێویستە حکومات بەعنی ئەم چەکانەوە وەکو قەرەبوویەک بفرۆشتێنەوە و پارەکەی بدرێتەوە بە هاوڵاتیان و ئەم چەکانە و کاتە ئەکەونەوە لای حکومەت. باشە کاک باڵان بۆ کەواتە بە دیاریکراوی بەپێی ئەو یاسایی کە هەیە چێن ئەوانی کە پێویستە چەک هەڵبگرن و چێن ئەوانی کە پێویستە چێکیان پێ نەبێت دیاری کراون دیاری کراوە لە یاساکە ئەمانە هەمووی جێگەی کراوەتەوە ئێستا بۆ نمونە کەسێک کە داوای مۆڵەت ئەکا ئەم مۆڵەتە تۆ پێویستە بڕۆیتە بڵین ئەو جێگایی کە جێگای مۆڵەتدانە خۆی مۆڵەت لە لایەن وەزیرەوە ئەدرێیان ئەو کەسەی کە وەزیر ڕای ئەسپێرێ چونکە ناکرێ هاوڵاتێک لێرە لە سلێمانیان لە زاخۆیان لە هەڵەبجە لێرەوە هەموو جارێ بڕاتە وەزارەت بۆ وەرگرتن لە یاساکە جێگەی ئەوە کراوەتەوە دەسەڵاتی مۆڵەتدان وەزیرەیان ئەو کەسەی کە ڕای ئەسپێرێ کەواتە و کاتە پێویستە لە پارێزگاکانیان ئەگەر زەرور بوو لە قەزاکانیش بڵین ئەمە دەستنیشان بکرێ شوێنێکدا بنرێ بۆ مۆڵەتدان لێرە ئەم شوێنە کە دائەنرێ بۆ مۆڵەتدان لە حاڵی ئەو کەسە ئەپرسێتەوە ئەم کەسە چەکی بۆ چییە بۆچی داوای مۆڵەتی چەکەکە ئایا یعنی زروفەکەی زروفی ئەوەیە بۆ نمونام کە سەلوانی کەسێکی بازرگان بێت تۆ توانی بڵێ بۆ پارێزگاریکردن لە خۆی پێویستی بە چەکە بەس مامۆستایەک پێم وایە خۆی ناڕوا داوای ئەوە بکەن ئەگەر بشڕا پێڵێن جەنابەت مامۆستایان مهندیسیان دکتۆریان شتێک لەم بابەتانە بۆ چتە بەس ئەکرێ ئەمانش زروفێکی تایبەتیان هەبێ کە پێویستیان بە مۆڵەت هەبێ ئەو کاتە لەوێ ئەو دەسەڵاتی مۆڵەتدانە لە چۆنێتی زروفی کەسەکان ئەکۆڵێتەوە لەسەر ئەوە بڕیار ئەدرێ ئایا مۆڵەتی پێ ئەدرێ و مۆڵەتی پێ نادرێ و ئەوانەشی کە مۆڵەتیان پێدرێ کێن ئەبێ عێراقی بێ 21 ساڵ تەمەنی بێ بە تاوانی جینایەت و لەو بابەتانە بڵین سزانە درابێ یان ئەم کەسە بڵین خوب ڕەوشت و ئاداوی باش بێ یان پێویستە لە لایەن لیژنەی توبیەوە ئەوە بسەلمێنرێت کە ئەم کەسە لە ڕووی دەرونی لە ڕووی یعنی هەموو بابەتەکانەوە ئەم کەسە کەسێکی تەواوە و پێویستە ئەم کەسەش ڕاهێنرابێت یان لێزان بێت بزانێت کە چۆن ئەم چەکە ئالیە بەکار ئەهێندێ نەک کەسێک نەزانێت چەکەکە چۆن بەکارهێندێ و مۆڵەتی پێ بدرێ لەوانەیە خوا نەخواستە لە حاڵەتێک ئاگەر و کەسە نەزانێ ئەم چەکە چۆن بەکارهێندێ هەر لە ناو ماڵەکەی خۆیدا تووشی کارەسات ببێ بۆهێوە لەبەرەوە ڕێکارەکانیش بۆ پێدانی مۆڵەت چتوانم بڵێم کۆمەڵێک ڕێکاری باشن و ئەکات کە خەڵکێک ئەگەر زۆر زەرور نەبێ داوای ئەوە نەکا کە مۆڵەتی شەکی پێ بدرێ باشە کاک باڵام بۆ لەوە ئێوەکو پەرلەمانی کوردستان بە دڵنیاییەوە چاودێری بابەتەکانەکەن بە دوواداچوونی بۆکەن لەمە گرنگتر لەوەی کە تۆ چەکی بێ مۆڵەت کۆنتترۆلکەی لە ناو شارەکانە تا چەند کار لەسەرەوە کراوە لە سەرچاوی هێنانی چەکەکەەوە یاخود دزەپێکردنی بۆ ناو بازارەوە کار بکرێ یعنی ئەوەشیان بۆ خۆی تو ئەگەر سەرچاوەیەک نەبێ بۆ ناو بازار هەڵبەت چەک نایەتە ناو بازارەوە خۆی بەداخەوە یعنی توانم بڵێم قاچاقچێتی نەک هەر بڵین لە هەرێمی کوردستانیان لە عێراق مەسلەی قاچاقچێتی لە هەموو دنیادا هەبووە ئیتر بە پێی بڵین گروپەکان گۆڕاوە لەوانەیە گروپێکی بچووک بوو بێ پێویستی باش کۆمەڵێشێکی بچووکە بێ بەس گروپێکی گەورە بێ لەوانەیەوە قاچاقچێتێکی زەبەلاحیە بێ ئەمە لە وڵاتە گەورەکانیش لە وڵاتە پێشکەوتەکانیش ئەم جۆرە قاچاقچێتی هەیە ئێمە ناتوانین بڵین لە هەرێمی کوردستانیش نەبووە چونکە ئێمە گەر سەیریکەین سنووری هەرێمی کوردستان بە ئێران تورکیا سووریا عێراقەوە بەستراوەوە ئەتوانم بشڵێم
ئەگەر تا حدێک توانرابێ کۆنتترۆڵی سنووری ئێران بڵین تورکیایان سووریا کرابێ ئێمە کۆنتترۆڵی بینی هەرێم و ناوەند بە زەحمەت بۆمان ئەکرێت چونکە ئێمە هەرێمێکین سەر بە ناوەند وەکو وەشدانین زۆر لەو بابەتانە لەوە هاتوونەوە زۆر لەو سیارە بێشمارانش کە ئێستا لە ناو هەرێمی کوردستانان هەر لەو سنوورەوە هاتوون لەبەر ئەوە ئێمە یعنی بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە وا بزانم ئەرکی زیاترمان و بوونی زیاتری هێزی پێشمەرگە و مانوبوونی زیاتری هێزەکانی پاسەوانی سنوور و هێزەکانی ئاسایش و ناوخۆی ئەبێ بۆ ئەوەی کە ڕێگری لەوە بکرێت و ئێمە ناژبێ بیشارینەوە طبعاً هەر لەم یاسایەدا دەسەڵات دراوە بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە لە کاتی پێداویستی خۆیاندا کە بتوانن چەک هاوردە بکەن و یەکێکیش لەو ڕێکارانەی کە یعنی پێویستە ئیتر بەڕاستی وازی لێ بهێنرێت ینی ئەوەی کە لە چەک و تەقەمەنی و شەڕا سەرف ئەکرێ لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان لە خزمەتی هاوڵاتیانە سەرف بکرێ ئەوەش دووەکو دیومانە پێشتر و ئێسش تا حدێک کە توانم بڵێم کەم بۆتەوە بەڵام ئەو کەم بوونەوەی نیە کە هێنانی چەک لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بە هەدیەدانی بە خەڵک ئەمەش یعنی لایەنە سیاسیەکان لایەنەکانی پێکێنەری حکومەت حەقوایە کاریگیری لەسەرەوە بکەن کە ئیتر ڕێگری لەوە بکرێت کە هیچ کەسێک بۆ مەرامی هەڵبژاردن بێ یان بۆ مەرامی خۆشەویستی بێ لە جێەوەی کە چەکێک بە هاوڵاتیەکەدا چەکێک بە سەرۆکی عەشرەتێکەدا قەڵەمێکی پێ ببەخشە باشە بۆ ئەوەی کە ئیتر ئێمەش هەوڵ بدەین لەم کارە ساتانەی کە لە ناوی هەرێمی کوردستانایە دوورکەینەوە چونکە وەکو هەمومان ئاگادارین ڕۆژانە تاوانی ژن کوشتن تاوانی پیاو کوشتن تاوانی منداڵ کوشتن تاوانی کوشتنی بە بێ ئەنقەست ئەمانە هەمووی ڕوویداوە هەموویش سەبەبی یەکەمیشی چەک بووە بۆ ئەوەی کە بتوانرێ ڕێگری لەمانە بکرێمە یعنی پاڵپشتی لایەنە سیاسیەکانی شێوێ بەجددی باش کاک باڵام بۆ لە ماوەی ڕابردووە کە هەڵمەتی داماڵینی چەک ڕاگەیەندرا هاوڵاتیان یاخودە و کەسانی کە چەکی بۆ بێمۆڵەتیان هەبوو داوایان ئەکرد لە کاتی ڕادستکردنی چەکەکە یاخود لە کاتی دەست بە سراگرتنی قەرەبوو بکرێنەوە ئەم داواکاریە بە کوێ گەیشتووە لە ئێستادا ئەگەر هاوڵاتیەک چەکەکەی ڕادست بکە یاخود لی وەربگیرێ قەرەبوو دەکرێتەوە لە یاساکەدا جێگەی ئەمە کراوەتەوە بەڵام ئەتوانم بڵێم وەزارەتی ناوخۆ پاش و پێشیان بە عەمەلیەکە کردووە باشتروا بوو پێش ئەوەی کە تۆ دەستکەی بەم هەڵمەتی داماڵینی چەکە ئەو بنکانت بکردایەتەوە لە پارێزگاکان لە ئیدارە سەربەخۆکان لە قەزاکان بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی کە چەکیان لایە و چەکەکەیان بێمۆڵەتە بتوانن بڕۆن لەو بنکانە چەکەکەی خۆیان ناونووسکەن چونکە وا دیاریکراوە کە ئەم چەکە کە لە لای هاوڵاتیەکە تەنها ناونووسی ئەکات چەکەکە لە لای خۆی ئەمێنێتەوە هەتا ئەو کاتەی ئەو بڵین هەشت لیژنەیە دروست ئەکرێ کە بڕیار لەوە دەن ئایا ئەم هاوڵاتی تۆ چەکێکی تۆمار کردووە و ئەم چەکەی لەلایە پێویستی بەوەی مۆڵەتی بدەینی یان پێویستی بەوەیە بۆ نمونە چەکەکە بفرۆشرێتەوە لە پێناوی بەرژەوەندی خۆیدا ئەو کاتەگەر هاوڵاتیان بەدەم ئەم خطوەی یەکەمەوە نەهاتنایە ئەتوانم بڵێم ئەو کاتە زەرور بوو کە تۆ سەرجادەکان بگری لە خەڵک و هەوڵ بدەیت لە ڕێگەی بۆ نمونە کۆنتترۆلکردن لە ڕێگەی دانانی سەیتەرەوە چەکەکان لە هاوڵاتیان لەرگی بەست تۆ ئێستا نازانی ئایا هاوڵاتیان ئیستیجابەیان هەیە بۆ ئەوەی کە چەکەکانیان لەم بنکانە ناونووسکان بۆ ئەوەی حکوومەت ئامارێکی لەبەردەسابێ کە بزانێت چەند چەکی بێمۆڵەت هەیە بە دواییش وەکۆڵم لە لیژنەکە کە دروستی کە ئەو هەشت لیژنەیە بۆ ئەوی بزانێ کێ بە هیوام یعنی ئەم هەڵمەتەی کە ئەوان ڕایان گەیاندووە هەڵمەتێکی بە ئیسفادە بێ و بە هیواشم هێزەکانی ئاسایش و ناوخۆک و ئەوەڵ جاریش ئاماژەم پێدا بە شێوەیەکی سەردەمیانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیاندا بکەن چونکە ئێمە نابێ بیشارینەوە ئەوە کە بڵین مادەی یاسای ژمارە 16 ڕێنماییەکانی بەبەرکار ئەمێنێتەوە چونکە خەڵکەیە بە پێی یاسای ژمارە 16 مۆڵەتی چەکی وەرگرتووە ئێستا یاسای ژمارە 2 ساڵی 2022 ئەو ڕێنمایانەی بەبەرکار هێڵاوەتەوە تا ئەو کاتە ڕێنمایی تازە دەرئەکرێ لە جێگەی ئەو ڕێنمایانە ینی کەسێک لەوانەیە بە پێی یاسای ژمارە 16 مۆڵەتی چەکی هەبێ ناکرێ بڵێن وەرە چەکەکە دانێ و چۆن ئەبێ و چۆن نابیان بۆ نمونە هەر لێ یاسای ژمارە 2 ساڵی 2022 هاتووەڵێ سەرۆکی پەرلەمان جێگرەکەی سکرتێرەکەی ئەندامانی پەرلەمان سەرۆکی هەرێم جێگرەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرەکان ئەوانەی لە پلەی ئەوانان سەرۆکی دەستەی دادوەرەکان ئەندامانی داواکاری گشتی لێ کۆڵەرەوە دادیەکان یعنی کۆمەڵێک لەمانە ئەمانە خۆیان هەر ڕێگەیان پێدراوە
کە ئەتوانن چەکیان لەلا بێ و لە کاتی خانە نشینبوونیش بە هەمان شێوەتوان چەکیان لەلا بێ یعنی ناکری ئەمانە ئەگەر بڵێن چنە ناو کۆنتترۆڵی هێزەکانی ئاسایش و ناوخۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆ ئەم بابەتە نەزان و بڵێن نابێ و تۆ چەکت پێ و یعنی بە شێوەیەک بکرێەوە کۆڵم بە شێوەیەکی نەرمونیان تا ئەو کاتێک کە بتواندێ خەڵک تێگەیشتنی هەبێ بۆ یاساکە و سوود و زیانەکانی یاساکە ببینن ئەو کاتە پێم وایە ئەگەر تۆ بە قورسیش لەگەڵ یاساکەدا بڕۆی خەڵک گلەی نابێ بەس لە ئێستا بەداخەوە لێم ئەمە بۆ هەمووی نایڵێم لە هەندێک شوێن هێزەکانی ئاسایش و ناوخۆوە ئەکەن کە هاوڵاتیان تووڕابن لە چۆنێتی معاملەکردنیان ئەمە شوە بزانم شتێکی بە ئەنقەز نییە کە ئەیکەن ئەمە شتێکە لەوانەیە خوێندنەوەی بۆ یاساکە نەبێ بۆیە باشتر وایە وەزارەتی ناوخۆ خەڵکانێکی نێرێتە سەرجادەوە دانیشیە یاساکە و ڕێنمایەکەش بۆیان باس بکە ئاوە چۆن معاملە لەگەڵ خەڵکاکەن بۆ ئەوەی بتوانین دڵی هاوڵاتیان ڕابگرن و مەرامەکەی خۆشیان هەدەفەکەی خۆشیان بەدەست بێنن. باش من بادەوە پرسیار بکەین ئەگەر ئەم هەڵمەتە ڕاستە هەڵمەتێکی هەفتەیە و بەردەوام لەسەر شەقامەکان بڵێن مەفرەزەکان ئەوانەی کە کاری پشکنینەکەن بەردەوامە بن بەڵام بۆ کۆنتترۆلکردنی زیاتری ئەم بابەتە پێویستمان بە بەردەوامی ئەمە نییە یعنی بەردەوام ئەم کارە ئەگەر لە هەفتەیەکە 2 جار 3 جاریش هەبێت لەسەر شەقامەکان باشتر نییە بۆی کە توانێت زیاتر کۆنتترۆلیکە ئەمە نابێت بەهۆی کۆنتترۆلکردن لە ئێستادا چونکە ئەو کۆڵێم ئێستا تۆ ئەگەر مەبستت داماڵینی چەکە بۆیە کاتێک کۆنتترۆڵت دابنایان سەیتەرت دابنایە خەڵک نەیزانایە بەس ئێستا خەڵکە زانیم هەفتەی داماڵینی چەکە من چەکەکەم لە سیارەکە ماڵ ناگرم لە ماڵەوە دایانێم باشە تام هەفتەیە ڕوا باشە دوایی وردەوردە تۆ لە هەفتەیەکە ڕۆژێ 2 ڕۆژدایانی لەوانەیە ئەمە تەئسیری هەبێ بەس ئەمەش بزانە تۆ تێچوویەوێ هەموو کاتێک کە کۆنتترۆل لەسەر جادەکان ئادانی من بۆ یاڵێم باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئەوەیە ئەو 12 لیژنەیە کە دانراوە بۆ کۆکردنەوەی چەکی جەنگی ئەو 40 لیژنەیە کە دانراوە بۆ کۆکردنەوەی چەکی ئاگرین باشە ئەمانە ئەکتیف کرێن باشە و لە ڕاگەیاندنەکانەوە هاوڵاتیان لەوە ئاگادار بکرێنەوە کە ئەو کەسانەی چەکی جەنگیان لەلایە لەو جێگانە تەسلیم ئەکرێ و ئەوانەی کە چەکی ئاگرینیان لەلایە لەم شوێنانە ناونووسەکرێەوە بە هاوڵاتیان بڵێن کە مافیان نافەوتێ لەم چەکانە چونکە لە دوای ساڵێک ئەو چەکە جەنگیەکان تەبعەن بە پەیڕەوێکە لە ئەنجومەنی وەزیران و دانیشێ قەرەبووی ئەو کەسانەیەکرێ کە چەکی قورسیان لەلایە یعنی ئەو چەکانە نافەوتێت تۆ بڵێ وڵات تەواو ڕۆشتووە ئەم چەکەی تر من بە بەلاش داومە بە حکومەت چەکەکە بڵین قەرەبوویەکی بۆ دادەینێتەوە وەکوتم چەکە ئاگرینەکانیش تۆ ناونووسیەکەی بەس لە لای خۆت ئەمێنێتەوە هەتا ئەو ڕۆژەی کە ئەم لیژنانە ئەو بڵین هەشت لیژنەیە دروستەکرێ و لێ کۆڕێتەوە ئایا کە تۆ چەکێکت لا بۆ هاتووی ناونووست کردووە پێویستت بەوە هەیە مۆڵەتت پێ بدرێ یان پێویستت بەوە هەیە چەکەکە هەڵگیرێتەوە بە حکومەت و لە بری چەکەکە قەرەبوو بکرێتەوە بۆیە من بە هیوامەوە ینی دووبارە ڵێمەوە پێش هەموو شتێک ئەکتیفکردنی ئەم لیژنانە کار ئاسانیە هەم بۆ هێزەکانی ناوخۆ و هەم بۆ خەڵکیش لەوانێ ئێستا خەڵکێک بڵێ من چەکم لایە بەس بی بەم لەکوێ ناونووسی بکەم چی لێ بکە خۆ فرێشی نادا یعنی ئەگەر ئەمە بکرێ کار ئاسانیە و لە ئەرکومانوبوونی هێزەکانی ئاسایش و ناوخۆشلانی بڵێم کەمترەکە دەستێڵام بۆ محەممەد جێگری لیژنەی ئاسایش و ناوخۆ ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بەخێر بێ سپاس بۆ ئێوە شەر زۆر سپاس